ماترسیەکانی ئیسرائیل لەسەر تورکیا و ئەردۆغان دەگاتە لووتکە. ئایا پەیوەندیەکانی تورکیا و ئیسرائیل بەرەو پێکدادانی سەربازی دەچن؟ خەریکە ترسەکەی ئەردۆغان و گەورە بەرپرسانی تورکیا بەڕاست دەگەڕێت. بە دوور نازاندرێت ئامانجی ئەم جارەی هێرشە ئاسمانیەکانی ئیسرائیل تورکیا بێت. دوای ئەوەی دوێنێ ئیسرائیل هێرشی ئاسمانی کردە سەر دەوحەی پایتەختی قەتەڕ و ژمارەیەک لە گەورە بەرپرسانی حەماسی بە ئامانج گرت لە میدیاکانی تورکیا. باسباسی ئەگەری هێرشی ئیسرائیلە بۆ سەر تورکیا. بارپرسێکی ئیسرائیلی ڕایگەیاندووە سڵ ناکەینەوە لە تورکیا، بەڵام نامانەوێت پێکدادان ڕوو بدات. هەڕەشە لە هەر کوێ بێت لێی دەدەین. لەلایەکی دیکەشەوە مێر مەسری مامۆستا لە بەشی زانستە سیاسیەکان و جۆپۆلێتیک لە زانکۆی عیبری قودس لە هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی ئەکس بڵاوی کردەوە ئەوەی هێرش دەکاتە سەر دەوحا دەتوانێت هێرش بکاتە سەر ئەنقەرەش، هاوکات بەپێی ئەنجامەکانی ڕاپرسیەک کە لەلایەن دامەزراوەیەکی ئەمریکی و بە بەشداری 3589 کەس لە سەرتاسەری تورکیا ئەنجام درابوو 15 ڕۆژ لەمەوبەر لە سەدا 60 بەشدار بووان پێیان وایە ڕۆژێک ئیسرائیل هێرش دەکاتە سەر وڵاتەکەیان. تۆ پێت وایە ئامانجی داهاتووی ئیسرائیل تورکیا بێت؟